بەڵێ بەڕێزان بەردەوامین گفتوگۆکەین لەسەر ڕەوشی کورد لە ناوچەکە بەکوێ دەگات دوایە گۆڕانکاریانەی لە ناوچەکاتونەتە پێش کورد دۆخی باشتر دەبێت و دەتوانێت کەڵک لەو پێشاتانی کاتونەتە پێش وەربگرێ پرسی ئاشتی لە ناوچەکە چەندە بە قازانجی کورد دەشکێتەوە گفتوگوین بابەتانە دەکەین لەگەڵ زۆر بەڕێز مەیسەم مرادی توێژەر لە پرسە سیاسیەکان کاک مەیسەم سڵاو لێبێم کاتت باش سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنت لە بەرنامەی پرسی ڕۆژ لە سەرەتای ئەم ڕووداوانەدا کاک مەیسەم من و تۆ پێکەوە بەرنامەمان کرد و هەر لە سەرەتاوە ئاماژەت بەوە کرد و ڕووداوانەی کە ڕوو دەدەن بە قازانجی کورد دەکەوێتەوە بۆ و کاتە تۆزێک تازە بوو ئەم قسەیە و خەڵک بەرچاوی ڕوون نەبوو هەندێک دەیانوت ئەمە ینی واقعبینی نییە بەڵام خۆشببختانەیە سەر ڕووداوەکانی تر وردە وردەوا دەبینین تا ئێستاش هەر بە بەرژەوەندی کووردە تا ڕادێک ڕوانینی ئێستاد بۆ ڕووداوەکان چۆنە؟ سڵاو ڕێز کاگڕان کۆم کاتەوەم کاتێکتان باش ڕاستە تاکو ئێستا کورد ئەتوانین بڵێن پشکی دۆڕاوی بەرنەکەوتووە لە ڕاستیدا ئەوش بەشێکی پەیوەندی هەیە بە دەوری وڵاتگەلێک وەکو ئەمریکا و ئیسرائیل فەڕەنسا ئەڵمانیا کە ڕێگەیان نەداوە کورد وەکو ئەکتەرێکی نادەوڵەتی لە سووریەدا بدۆڕێت بەڵام ئەکتەری دەوڵەتی لە سووریەدا بووە کە دۆڕاوەکو ئێران و رووسیا دۆخی ئێستای کورد من پێم وایە کە باشە توانیوێتی تا ئاستێک باڵانسێکی هێز دروست بکات لە ناوچەکەدا لە ناو سووریەدا بۆ ئەوەی کە تورکیا هێرش نەکاتە سەری هاوکات ئەوەی کە دەبینرێت و یان ئەتوانم بڵێم سەرنجێکی زۆری دەدەمە سەر ئەوەیە کە کاگڕانکۆ هەرچەند کە ناوچەی دژە فڕین بە فەرمی بۆ کورد ڕانەگەێنراوە لە ڕۆژاوای کوردستان یان لە سووریە بە تایبەت بەڵام ئێمە بە شێوەیەکی دیفاکتۆ بینەری ئەوەین کە تورکیا پێشی پێگیراوە بۆ هێرشی ئاسمانی ئەگەر بەراوردێک بکەین لە ئەم قۆناغی ئێستا و پێشووتردا تورکیا زۆر بە ئاسانی فڕۆکە جەنگیەکانی خۆی هەڵدەستاند و بە ڕۆژاوای کوردستانی بردومان دەکرد پێگە سەربازی و پێگەی ئابوووریەکانی هێزەکانی ڕۆژاوای کوردستانی بردومان دەکرد بەڵام لە ئێستادا دۆخەکە زۆر زیاتر بە زیانی تورکیە بەڵام پێشی پێگیراواتە ئەتوانم بڵێم کە بە شێوەیەکی دیفاکتۆ واتە نافەرمی بۆ کورد ناوچەی دژەفڕین ڕاگەێنراوە گۆڕانی بەسەردادێت دیانە نازانم بەڵام ئەمە خاڵێکی زۆر گرنگە هاوکات بابەتێکە دیکە هەیە ئەوەیە کە کورد سەرنجی خستۆتە سەر خاڵی استراتێژیک لە ئێستادا بۆ ئەوەی کە بتوانێت لە داهاتووداواتە لە کورت ماوەدەی هەوێت ناوچەی استراتێژیک بەدەستەوە بگرێت لە کورت ماوەدا هەوارەی ڕۆژاوای کوردستان بپارێزێ کۆبانی بپارێزێ قامیشت و حەسەکە بپارێزێ ئەو ناوچە استراتێژیکانش بەنداوی تشرینە کە بەنداوێکی زۆر گرنگە یەکێک لە گەورەترین بەنداوەکانی سووریەس لەسەر ڕووباری فورات دروست کراوە ساڵانەی 1.6 میلیارد کیلۆوات لە کاتژمێردا کارەبا دابین دەکات بۆ هەموو ڕۆژاوای کوردستان تاکو ئەڕواتە تەل ڕەفعات تاکو حەلەب کارەباکە لەوێ دابین دەکرێت هاوکات پردی قەرەخۆزاغە کە ڕێگەی ئەم4 بەسەر ئەو پردەدا تێدەبڕێت ئەو ڕێگە دەڕواتە باشووری بەندەری لازەخیە و لەوە بۆ دەریای نێوەڕاست کە ئەمە زۆر گرنگە بۆ کورد لەبەرەوەی کە پرسی ئابووری و بازرگانیدا هاتووە لە ئێستادا کورد دەیەوێت ئەو ناوچانە بپارێزێت بەڵام بە یارمەتی دەستێکی دەرەکی تا ئێستا توانیوێتی زۆر بە باشی خۆڕاگری بکات بمێنێتەوە و نەهێڵێتەوە گروپانە پێشڕەوی بکەن کاک مەیسەم دەڵی کورتوانیەتی خۆڕاگر بێ بەڵام بە پشتیوانی دەستێکی دەرەکی بەس هەز ناکەی لە ڕۆژاوای کوردستان دەستە دەرەکیەکە پەیوەندی بەو یەکگرتووی و هێزە سنگینەوە هەیە کە لە ڕۆژاوای کوردستان بەرگری دەکاوە خاوەن ئایدۆلۆژیایە خاوەن بێر و باوەڕێکی بەهێزە لە ڕاستیدا من ئەتوانم بڵێم کە ئەوەی کە ئێستا دەیبینین لە ڕۆژاوای کوردستان پەیوەندی ڕاستەوخۆی هەیە بە جوگرافیای کوردستانەوە جیۆسیاسی کوردستان ئەوە دەخوازیێت کە بەم شێوازە پاڵپشتی کورد بکەن دەزانی کاگڕانکۆ کاتێکە وەزیری دەرەوەی ئەمریکا ئانتۆنی بلینکن من پێم وایە مەلەفی کورد دۆسیەی کورد لە ڕۆژاوای کوردستان بەدەستی ئەنتۆنی بلینکەنە ئێستا کاتێکە ئەنتۆنی بلینکن لە واشنگتنەوە هەڵدەسێ دەڕاتە ئەنکارا لەگەڵ حەکان فیدان کە بۆ خۆی کووردە بەڵام مەلەف و دۆسیەی کورد لە ڕۆژاوای کوردستان بەدەست حەکان فیدانەوەیە دادەنیشێت و دەڵێت کە بۆتان نییە هێرش بکەنە سەر هاوپەیمانەکانمان و هاوکات هێز لە
باشووری کوردستان و عێراق جوڵەی پێدەگرێت دەڕواتە ڕۆژاوای کوردستان و دەڕواتە کۆبانی جێگیر دەبێت بۆ ئەوەی کە پێش بە هێرشی تورکیا بگیردرێت بەواتای ئەوەیە کە وەزارەتی دەرەوەی ئەمریکا و وەزارەتی بەرگری ئەمریکا تێکەڵاوە لە ئێستادا و هەستیار بۆتەوە لەسەر پرسی کورد لەسەر ئەو ناوچەیە کە لەژێر دەسەڵاتی کوردایە بەڵام پێشووتری ئەمە ئەزمونمانە نەبووە ئەمە ئەو پێم وایە کە ڕووداوەکانی 7 ئۆکتۆبر کە ڕوویدا 7 ئۆکتۆبری 2023 ئەوە دەخوازێت بۆ وڵاتانی ڕۆژاوایی و هاوکات ڕوخانی بەشار ئەسەدی دەتوانێت کاریگەری هەبێت کە پێگەی کورد قۆناغێک ئەو پەیوەندیە ببەنە پێشەوە لەگەڵ کووردا کە ئەمەش ڕوویداوە لە ڕاستیدام پێم وایە لە 2 هەفتەی ڕابردوودا کورد لە ڕۆژاوای کوردستان چیتر پەیوەندیەکەی لە چوارچێوەی شەڕی تێرۆر نییە لەگەڵ ئەمریکادا قۆناغێک ڕۆشتۆتە پێشەوە پەیوەندی هەیە بە وڵاتانی هەرێمیەوە بە تایبەت بە تورکیەوە یانەوەی پێشی پێ بگرن پەیوەندی هەیە بە ئیسرائیلەوە ئاسایشی نەتەوەی ئیسرائیلەوە و پەیوەندی هەیە بۆ دۆخی ناوخۆی سووریەشەوە باشە کاک مەیسەم مەترسیەکان لەسەر ئەوان ئەم پەیوەندیە باشە ئەم دەرفەتە ئەم ماوە هەنگوینیە تا 20 مانگ بەردەوام دەبێت کە ترەمپ دێتە سەر حکوم واتە 15 ڕۆژێکی تر بە بڕوای تۆ وەهایە یان لە استراتیژی ئەمریکادا کە سەرۆک زۆر جار دەستکاری استراتیژەکە ناکە کورد جێگەیەکی بۆ خۆی کردوتەوە بە تایبەت لە ڕۆژاوە خاڵە جەوهریەکە هەر ئەوە بوو کە بەڕێزت ئاماژێت پێکرد استراتێژی ئمە لە سیاسەتی نێودەوڵەتیدا تئۆریە کە هەیە بەکاری دێرین بۆ هەڵسەنگاندنی سیاسەتی دەرەوە باس لە بەشێکیدا باس لە کۆلتوری استراتێژی دەکات کۆلتوری استراتێژی بریتیە لەوەی کە هەر ئەوەی کە بەڕێزت ئاماژێت پێکرد بە گۆڕینی کەسەکان لە دەسەڵاتدا لە ئەمریکا ئەو استراتیژیە گۆڕانی بەسەردا نایێت من پێم وایە کە 7 ئۆکتۆبر کە ڕوویدا ئاسایشی نەتەوەی ئیسرائیل لەبەرەوەی کە پەیوەستە بە ئاسایشی نەتەوەی ئەمریکا و ئەمریکا بە هەموو توانای خۆیەوە لەگەڵ ئیسرائیلدایە هاوکات کابینەیە کە لە داهاتوودا دێتە سەر دەسەڵات لە ئەمریکا وەزیری دەرەوە ڕاوێژکاری ئاسایشی نەتەوەی ڕاوێژکاری دۆناڵد ترامپ بۆ ڕۆژهەڵاتی نێوەڕاست هەموو ئەم کەسانە زۆر کاریگەریان هەیە لەسەر ئەوەی کە چۆن بڕیار بدرێت لەسەر داهاتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە هەمویان دۆستی دێرینەی کوردن لەگەڵ کووردا پەیوەندیان زۆر باشە و لەم ماوەشتا جەختیان لەوە کرد لەسەرەوە کردوێتەوە کە دەبێت کوردەکان مافەکانیان پارێزراو بێت لەبەر ئەوەی کە هاوپەیمانی دێرینەی ئێمە لە شەڕ لەگەڵ تێرۆردا و بەشێکی تریشی پەیوەندی بە وڵاتانی ڕۆژاواییەوە هەیە ئێمە دوێنێ پێرە بینەری ئەوە بووین کە وەزیری دەرەوەی ئەڵمانیا بە نوێنەرایەتی یەکێتی ئوروپا هاوکات وەزیری دەرەوەی فەڕەنسا سەردانی سووریان کردووە بە فەرمی باسییان لەوە کرد کە ئێمە لەگەڵ کووردا هاوپەیمانین دەبێ مافی کوردەکان پارێزراو بێت ئەمە ئەوە مان بۆ ڕوون دەکاتەوە کە ئەم وڵاتانی ڕۆژاوایی بە شێوەیەکی گشتی گەیشتون بەو درنجامەی کە لەم قۆناغی ئێستادا کە هەیە دوای 7 ئۆکتۆبر مەبەستمە کورد تێگەیەکی گرنگی پێ بدرێت لەسەر ئەساسی بەرژەوەندی ئیسرائیل بەرژەوەندی نەتەوەی خۆیان ئەو وڵاتانە و هاوکات ئەوەش کە کورد توانیوێتی ئەزمونێکی باشی هەبێ توان بڵم ئەزمونێکی پاکی هەبێ لە سیاسەتە زۆر گرنگە ئەو بابەتە کە ئمە باسی لەکەین ئەزمموی پاک زۆر جار دەڵێن کە هێزێک لایەنێک ئەتوانێت زۆریش تونندڕە و بگرە تێرۆریستیش بێت بەڵام کێشە نەبێت بۆی بێتە سەر دەسەڵات بەڵام بۆ کورد ئەمە زۆر گرنگە ئمە شەڕی داعشمان کردو لە ڕۆژاوە باشووری کوردستانەوە ئەمە لەلایەن وڵاتانی ڕۆژاواییوە وەکو بەهایەک چاوی لێ دەکرێت کاتێک کە سەرکردایەتی کورد لە هەردوو بەشی کوردستان لەگەڵ وڵاتانی ڕۆژاوایی دادەنیشێ زۆر بە گەرمی پێشوازیەکە لە نوێنەری وڵاتانی ڕۆژاوایی لەگەڵیان تەوقە دەکا بەڵام ئێمە دەبینین لە سووریا ئەوە ڕوونادا و ئەمە لە بلای بیری خەڵکی ڕۆژاواییشدا ئەمە ڕوونە من هەستی پێ دەکەم لە وڵاتانی ڕۆژاوایی بەڕاستی کە خەڵکی ئەم وڵاتانە لەسەر پرسی کورد زۆر جیاوازتر دەڕوانن تاکو ئەوەی کە ئەو لایەنەکانی دیکە وەکو هەیە تەحریر الشام یان گروپەکانی دیکە بۆیە کاریگەری ڕاستەوخۆی هەیە بەڵێ ئەگەری هەیە کە ئەم شێوازە لە سیاستکردنە درێژەی هەبێت بەشی سەرەکیەکەی پەیوەندی هەیە بە جوگرافیای کوردستانەوە کە ڕاستەوخۆ پەیوەندی هەیە بە ئاسایشی نەتەوەی ئیسرائیلەوە باشە کاک مەیسەم پێ دوایە کورد لەوێ چەک دادەنێ یانەوەی کە دەبێتە بەشێک لە سوپای سووریا و چەگەر بەدەستی خۆیانەوە دەبێت بەڵام لە منزومەی سوپای سووریادا جێگەیان دەکرێتەوە بەشێکی ئەمان توانی تاکو پێش پەیامەکەی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان وا چاوی لێ بکەین لەو کاتەدا کە ڕۆژاوای کوردستان بەتایبەت بەڕێز مەزلوم عەبدی ویستی کە
تا ئاستێک بۆشایەک دروست بکات لەو تێڕوانینە هەیە کە بوونی هەبووە لەوەی کە ئەو هێزانە هێزێکن لە پەکەکە بۆیە توانی کە ئەو بۆشایە دروست بکات وتی کە ئێمە پەیوەندیمان نییە پەیوەندیەکانیشمان ئەگەر هەبێ ئەی پشڕێنین و ئەو ئەندامانش کە بیانین لە ڕۆژاوای کوردستان ئەڕۆنە دەرەوە و ئەمە تا ئاستێک توانی مەزلوم عەبدی توانی کە بۆ قۆناغی داهاتوو ئەگەر بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان باس لە چەکدانان بکات بۆ هەموو سەرجەم هێزەکانی پارتی کرێکارانی کوردستان هێزەکانی ڕۆژاوای کوردستان دەتوانن خۆیان لەژێر باری ئەو بەرپرسیارەتیە بێرنە دەرەوە و بڵێن کە ئێمە هیچ پەیوەندیەکمان لەگەڵ پارتی کرێکارانی کوردستان و پەیامەکەی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلانی بۆ ئێمە نییە ئێمە ناگرێتەوە لە قۆناغی ئێستادا دوای پەیامەکەی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان ئێمە ئیسە بینەری ئەوەشین کە وڵاتانی ڕۆژاوایی کاتێک باس لەوە دەکەن پرسی ئاشتی بۆ نمونە لە ڕاگەیاندنەکانی ئەو وڵاتانەی کە نزیکن لە تورکیا بۆ نمونە قەتەر جەزیرە لەم یەک دوو ڕۆژەدا زۆر بە هەڵە قسەکانی وەزیری دەرەوەی فەرانسەی وەرگێڕابووەوە و باسی ئەوەی کردبوو کە وەزیری دەرەوەی فەرانسە داواکە کە کوردەکان چەک دابنێن لە کاتێکدا وەزارەتی بێگومان وەزارەتی دەرەوەی فەرانسە ڕاگەیاندنی فەرمیدا وتی ئەمە فەیک نیوزە کەواتە ئەمەوێ بڵێم کە ئەم وڵاتانەش تاکو ئێستا نەگەیشتن بەو دەرەنجامەی کە کورد لە ڕۆژاوای کوردستان چەک دابنێت و کورد بۆ خۆشی من پێم وایە کە باس لەوە دەکرێت کە دەیانەوێت ببن بە بەشێک لە سوپای سووریا بەڵام چۆن بەشێک لە سوپای سووریا کە بوونیان لە ڕۆژاوای کوردستان بێت خۆیان ڕێک بخەن و ئەوەی کە پاراستنی ڕۆژاوای کوردستان بەدەست خۆیانەوە بێت نەک ئەوەی کە بتوێنەوە تا ڕادێک هێزەکان بکو باشووری کوردستان بێگومان نەک ئەوەی کە بتوێنەوە لە ناو سوپای سووریەدا و ئەمەش تاکتیکێکە من پێم وایە بەکاری تێرن بۆ ئەوەی کە بڵێن کە بەڵێ کورد لەم قۆناغەدا ئەیهەوێت کە هاوکاری بکات دەیەوێت کە ئاشتی بەرقەرار بێت کاک مەیسەم باست لە ڕۆڵی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان کرد و ئەوەی کە وەکو پرسی ئاشتی باسی لەبارەوە دەکرێت ئەکرێمە بە پرسی ئاشتی ناوی بنین هەر لە ڕاستیدا ئەمە پرسی ئاشتیە وەڕوانینی دەوڵەتی قوڵ لە تورکیا گۆڕاوە بەرامبەر بە پرسی کورد لەوێ یان دیسان پەیوەندی بەو ترسە گەورەیەوە هەیە کە گۆڕانکاریەکانی ناوچەکەەوە دەخوازێت کە تورکیا و هەمامەڵە بکە بێگومان پرسیارێکی زۆر زۆر بە نرخە من پێم وایە گۆڕانکاریەکانی ناوچەکە ئەوە دەخوازێت کە تورکیا لەم قۆناغەدا سیاست لەسەر ئەساسی قازانج و تێچوو بکات واتە تێچوویەک دەدات لە کورت ماوەدا بەڵام دەیهەوێت قازانجێکی بەرکەوێت لە درێژ ماوەدا ئەوەی کە ئێستا ئێمە دەیبینین لە تورکیا ئەوە ڕوودەدا گۆڕانکاریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست جەوهرەکانی زۆر زۆر نوێن بۆ ئەم دەوڵەتانە ترسی زۆریان لێ هەیە جەوهرەکانی لەوەدا یەکێکیان ئەکتەری نادەوڵەتی وەکو کورد دەوری زۆر گرنگ دەگێڕێ لەم گۆڕانکاریاندا دواتر سنوور بەزیێنە دەڕواتە وڵاتێک بۆ وڵاتێکی تر زۆر بە خێرایی و جۆری قەیرانەکە لەو وڵاتی کە سنوورەکەی بەزێنراوە ناڕوونە ئەو قەیرانە کاتێ سەر هەڵدەدا تەنانەت کەس چاوەڕوانی ئەوەی ناکرد بە شارەسەر لە یەک هەفتەدا بکەوێت کەس چاوەڕوانی ئەوەی ناکرد کە حەسەن نەسڕوڵڵا لە 40 میتر لە ژێر زەویا بوو بکرێتە ئامانج ئەمە جەوهەری ئەم گۆڕانکاریانەسە کە ئەم دەوڵەتانە ئەترسن لێ و کوردیش لەبەر ئەوەی کە کێشەی بنەڕەتی هەیە لەگەڵ دەوڵەتی تورکیادا دەوڵەتی تورکیا پێی وایە کە ئەتوانێت کە کورد ببێت بە کارتێکی زۆر زۆر مەترسیدار بۆ دەوڵەتی تورکیا و دەوڵەت تووشی قەیرانی بنەڕەتی بکات لەبەرەوەی کە مێژوویەکی لەگەڵ ئەم هێزە کوردیا هەیە زیاتر لە 40 ساڵە لە شەڕدایە لەگەڵیدا هەموو کاتێک باسی ئەوەی کردووە کە من کۆتایی بەم هێزە دێنم کۆتایی پێدێت نامێنێت بەڵام هێشتا هەر بەردەوامە هێشتا وەزی سەرۆکی رووسیا پوتین دەڵێت کە ئێمە ئاگادارین کە تورکیا لەگەڵ پارتی کرێکارانی کوردستان کێشەی هەیە دەبێت کێشەی کورد چارەسەر بکرێت ئەمە سیگناڵێکە کە ڕاستەوخۆ پوتین دەنێرێ بۆ تورکیا کە تورکیا تۆ کارێکت کرد ئێمە لە سووریا دەرکرد پێگەی ئێمە لاواز کرد ئێمە کارتێک هەیە کە کارتی کوردە دەتوانین لە دژی تۆ بەکاری بێنین بۆیە تورکیا وەکو دەوڵەت نەک وەکو پێشووتر هاتووەتە ناوەوە ئێستا بە هەموو دامەزراوەکەیەوە بە دەوڵەتی قوڵیەوە بە سوپایەوە بە هەموو نخبەیەوە بۆ ئەوەی کە هەموو دامەزراوەیەک بۆ ئەوەی کە بیەوێ پرۆسەی ئاشتی واتە بەڵام لە پێشووتریش کە قسەمانکردن وتم پرۆسەی تەسلیمکردن پرۆسەی تەسلیمکردنی کورد بباتە پێشەوە و لەم ئاراستەیەشدا دەستی بردووە بۆ کارتی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان و دەزانێت کە تاکە کەسێک کە دەتوانێت لەم قۆناغەدا ئەو پرسە بەو ئاراستە چارەسەر بکات بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلانە
کاک مەیسەم بە بڕوای تۆ پرسێکی لۆژیکیە کورد لە باکووری کوردستان چەک دابنێت لە قەندیل بە تایبەت ئەوەی ئەردوگان ڕەشە دەکات دەڵێت یان چەک دادەنێن یان بە چەکەکانەوە دەتان نێژین. من پێم وایە کە تەنیا پەیوەندی نییە بە پارتی کرێکارانی کوردستانەوە، پەیوەندی هەیە بە هەر چوار پارچەی کوردستانەوە ئەم بابەتە و بە پرسیارەتێکی مێژوویشە لەم قۆناغی ئێستادا لەسەر شانی پارتی کرێکارانی کوردستان و بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان کە چۆن هەڵس و کەوت دەکەن لەگەڵ ئەم پرسەدا. پرسەکە زۆر هەستیارە بەڕاستی، بەڵام واقعیەتەکە ئەگەر بمەوێت لە دەرەوەی کوردبوونی خۆم باس لەم ڕووداوانە بکەم، من پێم وایە کە کورد لە باکووری کوردستان بەشێک لە سیاسەتمەداری کورد گەیشتۆ بەو دەرەنجامەی کە پرسی خەباتی چەکداری کۆتایی پێبێت. واقعیەتەکە ئەوەمان پێ دەڵێت سەلاحەدین دەمێتاش 1 ساڵ پێش وتی ئەگەر دەوڵەتی تورکیا ڕێگەم پێ بدا من دەتوانم پرسی چەک چارەسەر بکەم. هاوکات بەشێک لە سیاسەتمەدارەکانی کورد لەم چەند ماو لەم 1-2 هەفتەدا بە تایبەت لە 1 هەفتەی ڕابردوودا باس لەوە دەکەن کە دەمانەوێت کە پرسی چەکداری کۆتایی پێبێت و خەبات ببرێتەوە ناوخۆی پەرلەمانی تورکیا. ئەمە یەکە ئێمە بەوردی بە ئەم بارودۆخە ببینین و هاوکات پارتی کرێکارانی کوردستانیش دەبێ ئەم ڕووداوانە کە هاتووەتە پێشەوە بەوردی چاودێری بکە کە من پێم وایە زۆر بەوردی چاودێری دەکەن و ئەوەش کە لە دوای یەکەم تەوقەی دەوڵەت باخچەلی لەگەڵ نوێنەرانی کووردا و باسی پرۆسەی ئاشتی کە هاتە پێشەوە مراد قەرێلان وتارێکی نووسی یان وتوێژێک بۆ گەڕاڵە نەبم لە ماڵقەڕەکان نزیک لە پارتی کرێکارانی کوردستان بڵاو کرایەوە زۆر بەوردی ئەم دۆخەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی دەناسی ئەیزانی کە جەوهەری گۆڕانکاریەکان چییە و مەبەستی تورکیا چییە. بەڵام هاوکات ئێمە دەبینین کە لە ناوخۆی هەم پارتی کرێکارانی کوردستان و هەم بزوتنەوەی کورد بە شێوەیەکی گشتی لە باکووری کوردستان لایەن گەلێک کەس گەلێکەیە کە باس لەوە دەکەن کە ڕەنگە چەکدانان بە قازانجی کورد بێت کە من پێم وایە کە خەسارە. بەڕێز کاک مەیسەم مرادی شارەزا و توێژەر لە پرسە سیاسیەکان سپاس دەکەم. سپاس بۆ بەشداریکردنت لە بەرنامەی پرسی ڕۆژ، سپاس بۆ ڕوونکردنەوەکانت. خۆشەویستان بەرنامەی